فستیڤاڵی فەجر یەکێک لە فستیڤالە دیارەکانە کە ساڵانە لە تاران سازەکرێت و ئەم ساڵ فستیڤالەکە پێشوازێکی گرمی لێکرا و ساڵانە چەندین گروپی شانۆیش لە کوردستانەوە بەشداری تێدا دەکەن و جگەل لە نمایشکردنی چەندین شانۆی جۆرا و جۆر هەر لە نمایشکردنی شانۆی لەسەر ستەیج و هەروەها شانۆی سەرشەقام چەندین چالاکی تری تێدایە. بۆ نمونە زۆرێک لە ڕۆژەکانی با بڵین دەستپێکی چالاکیەکانی فستیڤالەکە دەکرێتەوە وەرکشۆپ و هەروەها گفتوگۆی کراوە دەربارەی هەم ئەو شانۆیانەی کە نمایش کراون و هەم ئەو بابەتانەی کە پەیوەستن با هونەری شانۆوە. چلووسێ هەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی فەجر وەکو گەورەترین ڕووداوی بواری شانۆی ئێران لە تارانی پایتەخت و بۆ ماوەی 10 ڕۆژ دەستی پێکرد. فستیڤاڵی شانۆی فەجر کە بە درێژایی 43 ساڵی ڕابردوو بە شێوەی بەردەوام بەڕێوەچووە چەندین بەشی سەرەکی لەخواگرێت، لەوانە بەشی شانۆی سەر ئستەیج، بەشی شانۆی سەرشەقام، بەشی نێودەوڵەتی و بەشی تێڕوانینی نوێ. لە هەمان کاتدا چەندین وەرکشۆپی تایبەتیش لە ماوەی بەڕێوەچوونی فستیڤاڵەکە بەڕێواچێت. هونەرمەندانی بواری شانۆ پێیان وایە فستیڤاڵی ئەمساڵ لە ئاستێکی باشتردا ڕێکخراوە و ژمارەیەکی زۆر لە هونەرمەندانی ئەم بوارە پێشوازیان لێ کردووە. من الان گاهی میبینم که هم جامعه ما تغییرات زیادی کرده. ئەبینین کە کۆمەلگا کۆمەڵی گۆڕانکاری و پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە. لێرە کۆمەڵی ئیشم بینی بۆم دەرکەوت. هونەرمەندانیش پێشکەوتن و گۆڕانکاریەکانی کۆمەلگایان بە باشی بینیوە و لە ئیشەکاندا ئەمە دەرکەوتووە. لەوانەیە لە ڕووی هونەریەوە لە تێڕوانینی من جیاواز بێت. من و بینەرانیش بەرەو بیرکردنەوەیەک ئەبات، ئەمەش زۆر گرنگە. و تماشاچی رو یه خورده سیخونکی بهش میزنه. این سیخونک ها الان در جشنواره هست. ئاستی پێشوازی هاوڵاتیانیش لە فستیڤاڵی ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ژمارەی پێوانەیی تێپەڕاندووە و هونەرمەندانی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەمە بە دەرفەتێکی باشەزانن بۆ پێشکەوتنی زیاتری بواری شانۆ. به نظر من باید در ساختار برگزاری جشنواره تئاتر فجر بەڕای من ئەبێت بنەڕەتی ئەم فیستیڤاڵە گۆڕانکاری تێدا بکرێت و ئاستی فیستیڤاڵ زیاتر بەرز بکرێتەوە. ئامانجی یەکەمیش ئەبێت ئەوە بێت کە خەڵکی زیاتر برەو بە بیرکردنەوە بدات. دەڕووی پارێزگەرنەوە جیاوازەکانیشەوە ئەبێ فیستیڤاڵەکە زیاتر لە جاران گرنگی بە نەتەوەکان بدات. خیلی مشهود نیست، نه اینکه نیست، کارهای خوبی هم قطعا هست، شاید من ندیدم هنوز، ولی امیدوارم که ما فرهنگ استانهای کشور رو با توجه به داشتن کشوری پهناور، به داشتن فرهنگ‌های مختلف رو در جشنواره تئاتر فجر ببینیم. فستیڤاڵی شانۆی فەجر کاریگەریەکی بەرچاو و گرنگی لەسەر ڕەوتی شانۆ هەیە و هونەرمەندانی ئەم بوارە پێیان وایە ئاستی فستیڤاڵی ئەمساڵ ئەتوانێت مژدەبەخشی ساڵێکی باشتر بێت بۆ بواری شانۆی ئێران.